بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن دعا بدعوته وسار على نهجه إلى يوم الدين. مسلمانانی ئازیز، ڕۆژەوانانی خۆشەویست، بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەک هەن، سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکە. داواکارین خوای پەروەردگار لەم کاتە ناسک و زۆر پیرۆزەدا کە سەحەر و کاتی بەرەبەیان و ئەو کاتەیە کە لە خوای پەروەردگارەوە زیاتر نزیکین و هەژمارمان کە لەو کەسانی کە وەصفیانەکە خوای پەروەردگار ئەوانی کە ئەفەرمێ وبالأسحار هم يستغفرون، ئەوانەی کە لە کاتی سەحەر و فەجر و بەرەبەیانە خەریکی ئیستیغفار و لێخۆشبوون لە خوای پەروەردگار. داواکارین خوای پەروەردگار لەوانەمان حیساب بکە ئینشاءالله. خۆشەویستان، ڕەمەزان لە ڕاستیە ئەو فرسەتە ئاڵتونیەیە کە هەمومان تامەزروین کە خوای پەروەردگار تەمەنمان بداتێ و بیگەینێ تاکو بتوانین ژەنگوژاری کەڵەکەبووی گوناه و سەرپێچی لەسەر دڵ و دەروونمان هەڵبگرین و لابەرین و سپی و سافی و گەشی و ساغی ئیتاعەت و ملکەچی خوای پەروەردگار جێگەی بگرێتەوە. بۆیە بەڕاستی هەرێک لە ئێمە پێویستی بەوە هەیە کە فرسەتێک بۆ خۆی بقۆزێتەوە، کاتێک بۆ خۆی دابین بکات، دیاری بکات کە بتوانێت بە خۆیان بچێتەوە، بە دەفتەری کردەوەکانیان بچێتەوە، بە دڵ و دەرونی خۆیان بچێتەوە تا بزانێت چی بۆتە هۆی ئەوەی دڵ و دەرونی ڕەش ببێ و ئەو سافی و گەشتەی نەمێنێ و ئەو خۆشی و لەزەتەی کە پێویستە لە عیبادەت وەری بگرێ بۆچی ئێستا نییە و ناتوانێت ئەو لەزەتە وەربگرێ. ئەوە ژەنگوژاری ئەو گوناه و سەرپێچیانەیە کە خوای پەروەردگار نەهی لێ کردوین و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرموودە پیرۆزەکانە نەهی لێ کردوین، بەڵام ئێمە بەهۆی نەفسی سەرکەش و بەهۆی نەفسی ئەمارە بە سوءمانەوە هەمیشە ئەکەوینە ناو تەڵەی ئەو گوناهانەوە و دڵ و دەروونماندا ئاپۆشێ و ڕەش ئەبێتەوە. بۆیە خوای پەروەردگار لە سورەتی مطەففینە لە ئایەتێکی پیرۆزە ئاماژە بەم حاڵەتەی ئینسانەکە کە فەرمێ کەلا بل ران على قلوبهم ما كانوا يكسبون، بەڵکو ئەفەرمێ ئەوانە کە دڵ و دەرونیان بەهۆی ئەوەی کە ئەیکەن خاڵی ڕەش دایپۆشیوە و کوتلەیەکی ڕەش بەسەر دڵ و دەرونیان هاتووە و بەسەر دڵیان هاتووە و ئیتر ژەنگوژاری تەواو دڵ و دەرونیانی داگیر کردووە. ئەو گوناهانە بۆتە هۆی ئەوەی کە لەمپەر بێ لە ڕێی بەرەو خوا چوون و ساڵح بوونیانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەمان شێوە ئیشارە دەکا بەم تفسیری ئەم ئاەتە لە فرمودەیەکی پیرۆزە کە فەرمێ إن العبد إذا أخطأ خطيئة نكت في قلبه نكتة سوداء. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ کاتێک بەندەیەک گوناهێک سەرپێچیەک ئەکات لە دڵ و لە ناو دڵیدا نقطەیەکی ڕەش دروستە بێ، فإن هو نزع واستغفر وتاب صقل. ئەگەر هاتوو ئەمەی بەهۆی ئیستیغفار و لێخوداوای لێخۆشبوون و تەوبە و پەشیمانیەوە داوای پەشیمانی داوای تەوبەی کرد و داوای لێخۆشبوونی لە خوای پەروەردگار کرد، سەقولە دڵ و دەرونی پاکە بێتەوە، جارێکتر صاف و گەش و ساغە بێتەوە. فإن عاد زيد فيها حتى تعلو قلبه. بەڵام ئەگەر گوناه و سەرپێچیەکەی زیاتری کرد و بەردەوام بوو لەسەری و سوور بوو لەسەری، ئەوە خاڵە ڕەشەکەی زیادە بێ و زیادە بێ و هەتاکو و دڵ و دەرونی بە تەواوی ناو دڵی ڕەش ئەبێتەوە. وی ئەبینی خەڵکانێک هەن کە زۆر مهم نییە بەلایەنەوە گوناهکردن، کاتێککە گوناهێکەکەن دڵیان ڕاناسڵەکێت، دڵ و دەرونیان ڕاناسڵەکێت و شتێک پاڵێن پێوە نانێک بە تەوبەکردن، چونکە وەلایشان سووک و ئاسان و شتێکی بەسیت گوناهکردن لەلایەن، بۆیە چونکە ئەو دڵ و دەروونە ڕەش بووە و ژەنگوژاری گوناه بە تەواوی دایپۆشیوە و مەجالێکی تیانەماوەتەوە بۆ ئەوەی کە لە خوای خۆی نزیک بێتەوە. ئەو دڵ و دەرونێش کە ئەو دڵێش کە ئاوا ڕەش بووە، ئیتر چاوی سەریش خوای پەروەردگار نابینێ، بە چاوی دڵیش خوای پەروەردگار نابینێ و ڕێگای خوای پەروەردگار نابینێ و عەقلی دنیاییشی تاریک و کورتتر و کوێر ئەبێ. بۆیە بەڕاستی ئینسانی موسڵمان پێویستی بەوە هەیە کە هەمیشە هەوڵ بدا دڵی بە پاکی بهێڵێتەوە تاکو لەزەت لە مناجات لەگەڵ خوای پەروەردگاری خۆیان بەرێ و بە عەبدێکی مطیع لای خوای پەروەردگار وەصف بکرێ و سەرپێچی و لە فەرمانەکان و نەهی لە ئەوامر و لە نەهیەکانی خوای پەروەردگار بە هیچ شێوەیە نەکا.
جاری وهەیە ئینسان بەڕاستی کە ئەوەنە ئەکەوێتە گوناهەوە جاری وهەیە بە یەک تاقە گوناه ممکنە ئینسان لە ئیمانیش دەربچێت ئەوەندە کاریگەری هەیە بۆیە ئێمە بەڕاستی پێویستە گوناه و تاوان و سەرپێچیەکان هەرچەند بچووک و گەورە بن ئاشکرا و نهێنی بن ئێمە بە گەورە سەیران بکەین چونکە هەر بەردی بچووکە وردەوردە ئەبێ بە شاخ و ئەبێ بە کێو هەر تەڵزمێکی بچووکە ئاگرێکی گەورەی لێ ئەبێتەوە بۆیە ئینسان بەڕاستی هەوڵ بدا خۆی بپارێزێ لە گوناهی بچووک هەتاکو گەورە نەبێت چونکە زانایانە فەرمونون بەردەوام بوون لەسەر گوناهی بچووکیش سەر ئەکێشێ بۆ گەورە و ئەگەر هەر بەردەوام بی لەسەری گوناها بچووکەکانیش بە گوناهی گەورە خۆی حیسابەکرێ لەسەرت چونکە تۆ سوور بووی لەسەری هەمیشە و بەردەوام بووی لەسەری هەشتێکیش بەردەوام بی لەسەری معنای ئیهتیمامت پێداوە معنای پێت خۆشتە معنای حەزت لێتی کەواتە کەڵەکە ئەبێ لەسەر وردە وردە گەورە ئەبێ لەسەر خۆی گەورە هەمومان بپارێزێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لا فرموديك ترى فرمي إن العبد لا يتكلم بالكلمة ما يتبين فيها يزل بها إلى النار أبعد ما بين المشرق والمغرب يعني عبد بندي خوا جاري وياك جناهي كات بهوي أو جناهي بقدر روش أو روش هلات لخوي بردقاري خوي دور أكابته كجناهي وهي براسي إنسان بتواوي دلي رش أكاته بتواوي داي أبرو وحشتك شي بدرسك على نيوان خويو خی پەروەردگارە بۆیە ئینسان بەڕاستی هەمیشە پێویستە ئاگاداری خۆی بێ زۆر گوناهەیە کە ئێمە بەڕاستی ئێمە ئیحتیمامی پێ نادەین بە گرنگی نازانین بەڵام لای خۆی پەروەردگار گەورەیە و لە شەریعەتی ئیسلامە میزانی بۆ دانراوە گەورەیە بۆیە ئێمە پێویستە بەو شێوەیە سێری بکەین کە خوا پێغەمبەرەکەی صلی الله علیه و سلم کاتە نەهیان کردووە لە شتێک ئێمەش بەو چاوەوە سێری بکەین و بە شتێکی گەورەی بزانین بەڵکو دوورکەوینەوە لەو دوورکەوتنەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی بە گوناهێک ئینسان جاری وهەیە بەقەدر ڕۆژهەڵات ڕۆژ ئەوە چەند دوورن لە یەکەوە ئەوەندە لە خوای خۆی دوور ئەکەوێتەوە ببورن پەرندێکمان لەگەڵە بەڕە کاک محەممەد لە ڕانیە ئەو کاتە مامۆستاجان ئەم کاتە با براکەم سەر چاوم بەڕێزی سپاس دەکەم وەڵای مامۆستا پرسیارێکمە بوو بەڵێ براکەم مامۆستا ئەمان بانکمان بە ڕۆژوو ناوێ لەبەر خاتری ما دەچێ بۆ ئیش بەڵام ئەمە ئیماڵەوەمان هەموو بە ڕۆژوو دەبین بەڵێ باوکم بڵێ کاسبە لەبەر خاتری ما بە ڕۆژوو نابێ دەچێ بۆ ئیش بەڵێ بەڵێ ئەوجا باوکم دەبێ چ بکە لەبەرەوەی بە ڕۆژوو نابێت لەبەر خاتری ما دەچێ بۆ ئیش ئەگە ئەو ئیش نەچێ بۆ ئیش ئەمە ناتوانین بە ڕۆژ بین چونکە ئەو باری ژیانمان بۆ دابین دەکە بەڵێ کاک محەممەد پرسیارکرد بوو بەڵێ باش ئینشاءالله جواب دەدەین کاک محەممەد بەڕێزی سەرتا کاک ڕامیار لە قەڵات زێوە بەڵێ فەرموو کاک ڕامیار بەڵێ جەمالێتن بەڵێ برام مامۆستاگیان بەنگم دێ بەڵێ ئەگەر دەم زیاتر بەدەستکەیتەوە باشترە بەڵێ کاک ڕامیار مامۆستاگیانە من تەڵەبەمە و ڕێگاشم دوورە جا لە کاتی ئیمتحاناتدا دەتوانم ڕۆژبەکان مێستانەگرم و لە دواتردا بیانگرمەوە وڵای تێنەگەشتم تەلەبەیت و ئەتوانی چی؟ تەڵەبەمە ڕێگاشم دوورە ئیمتحاناتم هەیە بەڵێ 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 جا دەم هەوێت ئێستاکە ڕۆژبەکان نەگرم دەتوانم دوای بیانگرمەوە باشە کاک ڕامیار جواب دەدەینەوە ئینشاءڵڵا دەست خۆش بێ مامۆستاگیان خوا جواب داتەوە سەرچاوم برایەکەم خوشکە لەیلا بەڵێ فەرموو ئەم کاتت باش مامۆستا سەلام عەلەیکوم وعەلەیکم سەلام ورحمەتوڵڵا سەرچاوم ئەڵێن بێ زەحمەت مامۆستا دوو پرسیارمان هەیە بەڵێ ئەوان منداڵ خوشکم هەیە حەسیون کەوتونەتە بندەستەوە زەڕباوکە و بڵێن زەڕباوکەکەشیان ئامۆزایەنە زۆر غەدریان لێ کات ڕستەقە و هەتیوانە خواتە ئێوارە غەدریان لێکە لەبەر ناخواردن لێیانەدا زوڵمیان زۆر لێکە ئەمە کێ؟ منداڵ خوشک من باشە کێ غەدریان لێکە؟ وەڵڵا زۆر باوکیان ئەها بەڵێ بەڵێ
پرسیاری دووەمەشم وڵا مامۆستایوارە نەتوانێت تەرایە یعنی بڵێن لەگە ئیمام هەر یعنی بڵێ باشە یعنی هەموو یعنی یەک جار نیەت دێنیان هەموو جارە بێ نیەت دێنی نوێژی جەماعەت هی نوێژی تەراویح بەڵێ باشە لە گەنجار تێمە ئینشاءالله دەست خۆش بێ مامۆستا زۆر مەمنونم چاوم خوشکە بەخێر بەخێر کاک گەردوون بەڵێ فەرموو کاک گەردوون لە عەربەتەوە بەڵێ براکەم السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماما صاحب من رمضان يصير حب مبروك صالان تريش. حبد هبو؟ حبي دائما حد بلين عصاب. بلا. بس الأخوة يقولوا بزاري أول ما الرجول هم صار يرقد دوما. بلا. الحمد لله. الأخوة يقولوا بزاري أول شيء من الرجول أجرم فريشكم هارجور زباشر بو هندي خلقي شيء بتنزل أكا على حب مهيريان اشتيك الرجل قبل قلت نخوشين عن تأكيد بلا إن شاء الله. الله تعالى رجالك إمام صلى يعني إنساتهم مقصد أو بك بيشتر سالان نقرتو بلا ما أمسال كبروجوي باشتري وقل جاران لو يك حب تخوار دوانه ويا. همو صالح الرجل قرتو بس يعني الرجل قبل قريب باشتري. بله جوانا إن شاء الله. الله يقول أجر الرجل قبل قريب ما مصاجان من تأكيد ريزو حبنا قالوا. بله أو جناب دوكو مش قالك بو كساني ك يعني إخوان دزنا ولا الرجوع بهوي حبيك وبهوي هنيك شتوا كلامي زور ضروري نبي بلا من خوش من هيك زور ضروري وكتير ناكله باش جابتين إن شاء الله بلا كاك بلا ما مصاجان أنا مختوم أبو برادر السعر وكروتي درزي ما هي درزي ودي درزي ما هي ديم لقوم رجعهم أشكال ودرزي فيها هذا بلا جابتين إن شاء الله ما مصاجان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. بلا با بەپێیتوانە وەڵامی ئەو برادرانە بینەوە ئەو برا خوشکانی تەلەفۆن پەیوەندیان کرد کاک محەممەد لە ڕانی وتی باوکم بە ڕۆژ نابێ ئەچێ بۆ ئیش لەبەر ئێمە ئەگەر ئیشەکەی وا زەرورە بەڕاستی لەبەر ئێوە ئەگەر ئێوە پەکتانەکەی و تووشی بۆرم ناخواانە خواست قەرزاریان حاڵاتێگە بن بە هەر حاڵ ئەگەر خۆی ئەبێ ئێوە بچن بۆ ئیش لە باتی ئەو بەڵام هەر حاڵ دیاری ئەولانی تەلەبە بن بۆتان نەکرێ بە هەر حاڵ ئەو کەسەی کە ئەچێ بۆ ئیش ئەگەر بکرێت لە کاتێکی ترا بیگرێتەوە زۆر شتێکی باشە قەیناکە ئینشاءڵڵا مادام کە ضرورەتەوە مادام کە پێویستی بەوە هەیە کە ئیلا بچێت بۆ ئیش وەگەر ئەوە نەچێت بۆ ئیشەنەکە ئێوە پەکتان بکەوێ بەهۆی ئەو ئیشەوە ئێوە ئەتوان بڵێن ڕۆسک و ڕۆزی بۆ ئێوە دابینەکە بۆ شێوەیە ئەگەر ناچارە و ضرورە ئینشاءڵڵا قەیناکە بەڵام بۆ شەرتی ئینشاءڵڵا لە وەختێکی ترا هەوڵدا بیگرێتەوە ئێوەش هاوکاری بن بۆ گرتنەوەی کاگرامیار لە قەڵاتزەوەتی من تەلەبە امتحانم ێتوانم بە ڕۆژوو نەبم کاگرامیار ئینسان با هەڵسێ و نیەت بێنێ و بۆ خوا بە ڕۆژوو بێ و هەتاکە ئەو کاتێک کە ئەتوانێت کە توانای هەیە کە زانیت هیلاکەبی ماندوو بێ و کاتە بیشکێنە گینا ئێمە لە ئەسەرەتاوە ناتوانێت وەکو کەسێکی مسافیر کە ئەچێ بۆ سەفەر ئەتوانێت بە ڕۆژوو بێ هەتاکە و کاتێ وان تەسووم و خەیرول لەکۆم ئەتوانی بە ڕۆژوو بێت تا و کاتێک کە زۆری بێت و ناڕەحەتە بێ و کاتێک تر بیشکێنەوە هیچی لەسەر نییە ئێوە توێش بەو شێوەیە بکە ئینشاءڵڵا هەوڵ بدە بە ڕۆژوو بە هەستە وەکو نیەت جاری واشەیە بەڕاستی ئینسان کە بە ڕۆژووە بێ باشتریش ینی مێشکی سافترە و لەشی سوکترەوە بۆ سعیکردن و خوێندن بە تایبەتی لە کاتێک کاتە ئەتاگاتە نزیکی عەسر خۆتۆ ئەو کاتە تا ئەو کاتت پێویستە دوای ئەوەی تر لەوانەیە تر مەجالی ینی ئیسراحەتەوەی تر لە ئەوە بوویتەوە کە سعی بکەیت و کە کاتی امتحانات وشت بەسەر چووە ئەگەر توانیت بە ڕۆژوو بە ئەگەر نەشت توانی ئەوە مەجال هەیە ئینشاءڵڵا قەیناکە خوشکەری لاوەتی مناڵی خوشکی هەتیوی هەیە و غەدریان لێ کات و ئەوانە بەڕاستی تاوان و گوناح و ئینسان مناڵی خێزان وەکو مناڵی خۆت وایە مناڵی خۆتن بەڕاستی کە مادام کەسێک بووی بەسەر پەرشتیاریان ئەوانە کە وەکو یەتیم حیسابن بەڕاستی ئەو کەسێکی کە غەدر لە بێباوکە کا بەڕاستی خوای پەروەردگار هەڕەشەی جەهەنەمی لێ کردووە هەڕەشەی گەورەی لێ کردووە و کەسانی کە
ماڵی هەتیەوە خۆنی ئەو کەسانی کە غەدر لە هەتیەوەکەن زوڵمیان لێ ئەەکەن هەموو ئەوانە بەڕاستی خوای پەروەردگار هەڕەشەی لێکردن و خوای پەروەردگار جەهەنەمی بۆ سازداون چونکە بەڕاستی تاوانە ئینسان بەڕاستی دەست درێژکا بۆ مناڵێکی زەعیفی لاوازی بێدەسەڵات کە کەوتوتە ژێر دەسەڵاتی تۆوە ژێر چاودێری تۆوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەرمێ و کەسەی جەهەنەم بۆ ئەو کەسە بەسە کە بەڕاستی کەسانێک کە کەوتونەتە ژێر چاودێری ئەمەوە ئەم چۆنەڵێ گویان پێنەدا و ئیزاعیان بکات ئەمانەتێکە لە ژێر دەستی تۆیە بەڕاستی ئەو کەسی کە ئەوە کەسێکی چۆنەڵێ ئینسانێکی بەڕاستی خاوەنی دین نییە خاوەنی ڕەوشتی پاک نییە بەڕاستی کە ئەتوانێت دەستی درێژکە و غەدر بکات لە کەسانێک کە مناڵانێکی بێباوک کە کەوتۆ دەژێر چاودێری ئەوانەوە. بۆیە ئێوەش پێویستە ئەو کەسانی کە ئەوان ئێوەش چاودێریان بکەن ئێوەش ئاگاداری بن ئێوەش نێڕن بەو شێوە زوڵم بکرێ ئەگەر هەر زۆر زوڵمەکە زۆری درێژە کێشە ئێوەش هەوڵ بدەن ئەو مناڵان لەژێر چنگی کەسانی ئاوا دەرباز بکەن. ئەڵێ من تەراویح حەکەم لەگەڵ ئیمام پێویستە هەموو جارە نیەت بێنم نا خوشکی بەڕێز هەموو جارێک کاتێک کە تۆ هاتیتە ناو نوێژەوە ئیتر نیەتی دڵی خۆت ئەوەیە کە هاتووی تەراویح حەکەی یەکەم جار ئاگار لێ بکە یەکەم دەست پێکردنی تەراویح کە ئەمە تەراویحە لە دڵی خۆتان نیەتت هەبێ و کە بزانی کە تەراویحە و ڕوت ئیتر پێویست ناکە هەموو جارێ ئەو نیەتە دووبارە بکەیتەوە. کاگردون لە عربەتە وتی ڕەمەزانی پێشوو من چەند ڕەمەزانی لەوە پێش على ئەساس حەبم هەبوو بە ڕۆژوو نەبووم بەڵام ئێستا الحەمدلله چەند ڕەمەزانێک کە بە ڕۆژووە و کە ئێستا باشتریشە لەو کاتەوەکو ئامۆژگارێک بۆ کەسانی کە جاری وهەیە بەهۆی شتێکی نەخۆشیێکی بەسیتەوە ڕۆژوو ئەشکێن و نایگرنەوەوانە ئەم وەکو ئامۆژگاریەک وتی کە ئێستا باشترم لە جاران بەڵێ زۆر جار ڕۆژوو یعنی بەڕاستی عیلاجێکی زۆر کاریگەرە بۆ زۆربەی نەخۆشیەکان وەکو ئێستاش زانستی تازە سەلماندوێتی کە بە ڕۆژووبوون خانە شەرپەنجەیەکان لە ناوەبا بە ڕۆژووبوون زۆر یعنی لە نەخۆشیەکان ئینسان دوور ئەخاتەوە بۆیە بەڕاستی پێویستە ئینسانی مسلمان هەتا بکو بکرێت فەرمانی خوای پەروەردگار بەجێ بهێنێت و فەرمانی خوای پەروەردگاریش بێ حیکمەت نییە کە لەسەری داناون و ڕوخسەتی داوە بۆ کەسانی کە مەریض نەخۆشن کە خوای گەورە فەرمووی فمن كان منكم مريضا ئەو کەسێکی لە ئێوە نەخۆشە مادام نەخۆشە ئیتر نەخۆشیەکەی دکتۆر کە پێی ئەڵێ مەیگرە بەگوێی دکتۆر بکات دکتۆرێکی مسلمانی باش کە زیرەک بێ لە کارێکی خۆیان پسپۆڕی هەبێ بزانێت کە ئەمە زەرەی لێ ئەدا. بەڵام وتی دەرزیەکی کابراایکی برادێکی دەرزی هەیە ئەگە دەرزیەکە دەرزی ئەنسۆلینە بۆنە بۆ شتکرێ ڕێگە پێدراوە ئەگە دەرزی مغەزیە ئەوە تەمان ڕێگە پێدراوە بەڵام دەرزی بەعام هەمووی ڕێگە پێدراوە و ڕۆژوو ناشکێنێ تەنها مەگەر دەرزیەکە مغەزی بێ یعنی ئینسان تێر بکات ئەوە ڕۆژوو ئەشکێنێ و هیچکە. بەڵێ کاکزانامان لەگەڵە بەڵێ کاکزانە فەرموو. مامۆستایان سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. سەرچامدا مامۆستاجان وڵی من سێ پرسیارم هەیە ئەگە حەزێت نەبێت وڵای تر فریاکەوین ئینشاءڵڵا باش. زۆر سپاس دەکەم. یەکەمیان من پار زەکات ئەوەنە بەدەستەوە نەبوو پارە بڵێن دەری بکەم لە ئیشەکەمە بەس ئەم ساڵ سواز بۆخوا بەدەستمەوە هەیە چەند شتێکم کردووە ئەتوانم بیەم. ئایا من لە پارەوە بڵێن هەتاو ئێستاکە قسەی پارەم بڵێن کەم دەرکردووە بڵێن ئەگەر بڵێن لە سێ بەشێکم دەرکردووە وردە بیەم ئەبێت قەرزەکەی پارمەتوانم بەمەوە ئەم پرسیاری یەکەمم. پرسیاری دووەمیشم زەکات تا چەند یەتەوە بری لای خۆی گەورە تا چەند یعنی یەتەوە بری و قبوڵە تا چەند چی؟ تا چەند بۆ ڕادەیە کە خەڵک باسی ئەکات. من خۆم کەسێکم نوێژوو تاعەت دەکەم بەزەوەیە لە دینار زۆر شارەزاییم نییە خەڵک کە باسی زەکات دەکات ئەڵێ زەکات سەرێکی لێ دەرکەی خۆی گەورە دە بەرامبەر ئێخاتەوە شوێنی ئەمێ ئەوم بۆ ڕوونکەیتەوە و دەستخۆشی بەرنامەکەتان لێکم مامۆستاجان. سەرچاوم بەس وڵا پرسیار یەکەمە دووبارەکەەوە زەحمە نەبێ. مامۆستاجان پرسیاری یەکەمم ئەوە بوو کە پێم وتی من پارەیەکم بەدەستەوە نەبوو بڵین ئەگەر 10 ملیۆن دینار بۆ زەکات دەرم کردایە 3 ملیۆنم دەرکرد. ئەم ساڵ 10 ملیۆنەکەم پێ بەس پارەی پارم نەیاوە هەنی حوتی پارم لا ماوە
ئەو هەر بە قەرز لەسەرمە ئەگەر حەفتانە یان مانگانە تێ دەرکەم و قەرز ئەتوانم بەمەوە باڵە باش تێگەشتم زۆر سپاس دەکەم مامۆستا گیان سەرچاوم کاکزانەیە باوکی ڕەهەندمان لەگەڵ بەڵێ فەرموو سلام علیکم سەرجان باشی وعەلەیکم سەلام براکەم سەرچاوم سەرجان وەڵام من خێزانم نەخۆشیەکی ڕێژەی خوێن لە خوێن ڕێژەی حەسن دابەزێت دکتۆر بۆی دانا لە ڕێژەی حەسنەکە دێ لە چل زیاتر نەبێ و لە 20 کەمتر نەبێ جا ڕێژەی حەسنەکەی لە خوێنەما لە 101.5 بۆیە بە ڕۆژوو زۆر یعنی بێتاقە دەبێت پرسیارەکەمانەوە بوو ئەتوانن نەیگرێت ڕۆژوو بەڵێ ئەجاب تێمە ئینشاءڵڵا کاک باوکی ڕەهەند بڵێ کاک سۆران لە تەقتەقە بەڵێ فەرموو کاک سۆران مامۆستا گیانم کاتە باش سەرچاوم کاتە باش مامۆستا گیانە پرسیارێک مێ لەبارەی زەکات لە زەحمە نییە بەڵێ بەرە کوڕێ برام نەبووە خانیەکی کردووە خانەکەی نیوەشکرا بەلان هەندێک ئیشی بێسەرەوی بەرە دەکات بەخسم ناکە یەک لەوانە کە ئەو ڕیبای تەمتەماگە باجەشا گەلێکت دەگوت بەخسەوی لێکە باجەشاوە ئێستاش پارەکەی مانگانە بیداتەوە ئایا من ئێستا دەتوانم زەکاتەکەی خۆمی دەمێ یان نەیدەمێ دەرەتیان نەنات بەڵێ براتە بەڵێ برامە جیای لە تۆ لەگەڵ لە سفرەی تۆنان ناخوا لە بەڵێ نەوەڵا ژنی هەیە و جیایە و هیچی نییە خانێکی بە سەری گرتۆ هیچ نییە بەڵێ باش کاک سۆران کاک هێمن بەڵێ فەرموو لە چوار قوڕنەوە السلام عليكم مامۆستا جان وعەلەیکم السلام ورحمة الله سەرچاوم مامۆستا پرسیارێکم هەرچەندە پەیوەندی بە تەوەرکە و بە بابەتەکەی نییە بەڵام هەر پرسیارێک شەرعیشە ئەگەر تۆزێک بۆم ڕوونکەیەوە بەڵێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا مامۆستا خوا گەورە دەفەرمێ مەسەلەن هەرچی بڵێ لا إله إلا الله دەستە بەهەشت دنیا يعني ئەگەر تووسکاریەک ئیمان لە قەڵبیدا هەبی باوەڕی بەخوا گەورە بی دەستە بەهەشت بەڵێ مەسیحە هەر دەڵێ لا إله إلا الله مەسەلەن جوولەکەیە هەر دەڵێ لا إله إلا الله يعني زۆربەی خەڵکەکەی لا إله إلا الله دەکات بەڵام ڕاستە زیاتر ئیسلامەکە پەیوەندی بە دینەکە هەیە بەقووەترە لەگەڵ دینی ئیسلام يعني ئەگەر تۆ بۆم ڕوون کرد مەسیح ڕیوانەتیان لێدێ کە دەرێن لا إله إلا الله و کەسی لە دینی ئیسلامیشدا ئەو کەسانە ناتنە بەهەشت ئەگەر تۆ بۆم ڕوون کردەوە سپاس دەکەم مەجال هەبێ ئینشاءڵڵا بەئیزنی خوای گەورە ئینشاءڵڵا خوا خێر بنێت سەرچاوم کاگیم بەڵێ کاکزانە وتی پارێکم بەدەستەوە بۆ زەکاتم لێ نەداوە 5 ملیۆنێکی بۆ ممکنە ئەوەنە نەبوو بێت کە بگاتە ڕێژەی زەکات بەس ئەم ساڵ پارەی بەدەستەوەی ئەم ساڵ مادام پارە بەدەستەوەی ئەگەر ساڵ هاتوتە بەسەری ئەو پارەی ئێستا یان تازە دەست کەوتووە ئەوە زەکاتی لەسەر نی ئەگەر تازە دەست کرد بەڵام ئەگەر ساڵ هاتوتە بەسەری لەو کاتەوەی کە ئەڵی پارەم هەبووە هەتاکو ئێستا بووە هاتوتەوە ئەم ڕەمەزانە لە پارەوە 10 ملیۆنەکرد بەدەستەوەی ئەوە زەکاتی ئەم ساڵی لێ بدە ئەوەی پاریش کە ئەگەر مەجارەت هەیە و زانیتە ئەوەت هەبووە کە زەکاتی لێ بدەی بەڵام نەداوە ئەویش هەر دەفعەکە ئینشاءڵڵا بەڵام ئەگەر پارەکەت کەم بوو حەدی زەکاتی بەسەر 4 ملیۆن نیویان داناوە بۆ زەکات ئەگەر 4 ملیۆن نیوەکە ئەو کاتە تۆ بڵێن 5 ملیۆن هەبووە ئەوە زەکاتی لەسەر ئەگەر کەمتر هەبووە لە 4 ملیۆن نیوەکە ئەوە زەکاتی لەسەر نەبوو بەڵام بە هەر حاڵ ئەگەر ئینسان لە بابی وەرع ئەوەیە کە یعنی ئەگەر بتوانێت بەڕاستی زەکات بدا بە هیچ بڕووبیانوێک خۆی هین نەکان لێ دوور نەخاتەوە پارەگەر نەت بۆ ئەم ساڵ هەتا الحەمدوللا پێی پار و ئەم ساڵ هەمووی چەند هەیە بیدهی ئەم ساڵ بدەوە هی پارەکەش ئەگەر پارەکەت ئەوەندە بووە بەڵام نەدەزانیەوە کە زەکات لەسەر یان شتێکیوە هی ئەوەش بدە ئەگەر پارەکەت ئەوەندە نەبووە کەمتر بووە لەوەی کە ئێستا دایاناوە کە 4 ملیۆن نیوە زەکاتی لەسەر نییە و هی ئەم ساڵ لەسەرە بەتایبەت زەکاتیش ئەڵێ تا چەند بەڕاستی خی گەورە لە هەموو شوێن زۆربەی ئاەتەکانە کاکی زانە ئەو ئاەتانی کە خی پرگار کە ئەمریکا بە ئینسان واقیم و سەڵاتەوە ئات و زەکا لە زۆربەی شوێنەکانە کە باسی نوێژەکە دوای ئەوە باسی زەکاتەکە کەواتە زەکات یەکێکە لە واجبەکان یەکێکە لە ئەرکانەکانی دینی بەڕاستی ئینسان واجبە لەسەر ئینسان فەرزە لەسەر ئینسان وەکو چۆن نوێژ فەرزە زەکاتدانیش فەرزە وەکو چۆن ڕۆژ و فەرزە زەکاتدانیش فەرزە و زۆر جاریش بڵێ ئەوەیە کە خی گەورە وعیداوە کە هەر کەسێ سەدەقاکە یەک بە 700 خی گەورەی کاتەوە جێگەی جا لە قیامەت یان لە دنیا شە بەڕاستی بێتە مای ئەوەی کە ئینسان بەرەکەت لە ماڵ و
لە ماڵ و مڵکیا هەبێ زۆر کەس ئەو بە تەجربەش ئەویان بۆ دەرکەوتووە کە کاتێک زەکات دەرەکەن ماڵ و مڵکیان یان ئەوەیە بەرەکەتی تێکەوێ ئەمێنێتەوە یا ئەوەیە خی گەورەبیان ئەپارێزە لە بەڵاو موسیبەت یا ئەوەیە زیادەکە ینی دەوڵەمەنە بنەوە ینی بەڕاستی بەرەکەت هەیە لەو ڕزقەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سوێنی خواردووە لەسەرەوەی کە ماڵی ئینسان بە سەدەقە پارە و سەرۆت سامانی ئینسان بە سەدەقە کەم ناکە کەواتە سەدەقەی زەکاتیش سەدەقەیە کە ئینسانەیدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سوێندی زەر خواردووە کە کەم ناکە لە بەرچاوی تۆ ئەوکو مادی دیارە ممکنە کەمی کرد بێ بەڵام بەرەکەتی تیا بێت بەڵام بۆ ئیش بە کەڵک دێت بەڵام سوودی لێ ئەبینی بێتە مای بەرەکەت بۆ ئینسان کەواتە ئینسان هەوڵ بدە زەکاتەکە بدە ئەفو چونکە واجبێکی خوایە لەسەر ئینسانی مسلمان باوکی ڕەهەند وتی خێزانی نەخۆشە و ئاسنی داوەزێ کاکین ئەگەر ئەزانی پێی بێتاقەتە بێ بۆ ڕۆژوگرتنە ئەوە بار بە ڕۆژوو نەبێت و خۆی ماندوو نەکات خی پرگار ڕخسەتی پێداوە هەر کەسێک نەخۆش بوو کە بە ڕۆژوو نەبێت تاکو نەخۆشەکەی چاگە بێتەوە ئینشاءڵڵا بەوەی زیاتر لەسەری نەخۆشیەکە زیاتر لەسەری تەشترن نەکاوە تەسیراتی خراپی لەسەردانێ ئەگەر ئەزان کە پێی بێتاقەتە بێ با بەڕۆژوو نەبێت مادام خۆی گەورە ڕخسەتی داوە کاکسۆرانتی برایکم خانی کردوێتەوە هەندێشتی تری وت تێنەگەشتن کە علاساس چی بە جوێناکە ئەومانە بە هەرحاڵ بادەم برایەتی بڵێ کە کەوتێتە ژەر قەرزەوە ئەمانە و دوو جار خێرە چونکە سەدەقە و زەکات ئینسان کە بیدا بۆ کەسوکاری خۆی نزیکەکانی باشترە الأقربون أولى بالمعروف أواني كالنزيكون دو جار صدقية هم صلي رحمة وهم صدقشة بو خزمة كاني خود بيشترى وقل خلقي تربلا اعتيادي بي أشد كاك هيمنوتي هر كسب لا إله إلا الله أشد بشروط مرجكاني لا إله إلا الله زورا وابن القيم رحمة الله عليه بحو مرجدانا وبو لا إله إلا الله وكسيك الله لا إله إلا الله تنهى بزمان يبلكو بيغم صلى الله عليه وسلم من قال لا إله إلا الله خالصا من قلبه دخل الجنة بيغم صلى الله عليه وسلم كافر مهر كسيك دلو بلا لا إله إلا الله نكر بزمان بلا لا إله إلا الله بلكو لدلو كدلو لا إله إلا الله يعني باوري هي كغير إخوة هيج كسيك تر شاي برستنية وبرنامج أيش تنها برنامج وتنها الربازة وأوش كخواي برجار فرماني بيكردوا أبي باوري بيه به يعني أبي وكسانة باورن هبه ببيغمري خاص صلى الله عليه وسلم باورن هبه بالقرآن باورن هبه بروجي قيامة لا كوتي لا إله إلا الله قلبيا ئیتر مادام مسلمانە مادام دینێکی تری هەڵ نەبژاردە ئەگەر سەرپێچیشی هەبێت ئەگەر گوناهباریش بێت بەڵام بە پێی گوناهەکە ئەگەر خوای پەروەردگار لێی خۆش نەبێ لە جەهەنەمە ئەیهێڵێتەوە دوای ئەوە پاکە بێتەوە و ئەچێتە بەهەشتەوە مادام هەر لە دڵیا ئیمان هەیە کەواتە لا إله إلا الله بۆ کەسانی کە بەڕاستی مسلمانانە چونکە ئەبێ کەوت لا إله إلا الله هەموو شتێک باوەڕ هەبێ بەوەی بەڵێ سەرپێچی کردن هەیە یعنی کابرا ئەژڵێ لا إله إلا الله بەڵام مسلمانێکی سەرپێچی کەرە مسلمانێکی عاسیە بەڵام ئەبێ مسلمان بێ ئەبێ کەوتی لا إله إلا الله يعني شلون نابێ بڵین فلان کەس و فلان مەذهب و فلان تاقم و ئەوانە ئەوە جیاوازە ئەوە حکمیان جیاوازە ئەوانەی کەوان باوەڕێن بە شتەکانی تر نییە لە بەرەوە ناتوانین بڵێن بۆ لا إله إلا الله ئەسنە بەهەشت بەڵکو لا إله إلا الله ئەبێ خالص لە دڵ و دەرونی ئینسانەوە بێت خۆشەویستان داواکارین خوای پەروەردگار هەموو لایەکمان سەرکەوتوو بکە و دڵ و دەروونمان لە ژەنگ و ژداری گوناح پاک بکاتەوە و تەوبە پەشیمانەکانمان لێوەربگرێ ئینشاءالله و هەموو لایەکمان موفق بکە بۆ ئیطاعی خوای پەروەردگار و دوورکەوتنەوە لە مەعاسی و ڕەمەزانیشمان لێ پیرۆز بکە و بکاتە مای سڕینەوەی گوناهەکانمان و زیاتر نزیک بوونەمان لە خوای پەروەردگار وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وآله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.